مامۆستا من ماوەی چەند ساڵێکە زەواجم کردووە، بە سوودفە زەواجم کرد. سەرەتای زەواجیشم با بڵێم ڕێز و خۆشەویستی هەبوو، یعنی زەواجەکەم بەدڵی خۆم بوو، هەرچەنە سوودفەش بوو. بەڵام وردە وردە سێرم کرد ئەو خۆشەویستیە نەما، ڕێز نەما، یعنی لەسەر بەسیترین و سادەترین شت ئەبوو بە کێشە بە ئێستاشەوە. یعنی کە زەواجت کردووە خاتونگیان؟ وا بۆ 15 ساڵە. 15 ساڵ یعنی سەرەتاوانە بوو؟ نا، سەرەتا ڕێز هەبوو، خۆشەویستیە بوو، یعنی خۆشەویستی ئێستش خۆشەویستیمان بۆ یەکێ، بەڵام کە ڕێز نەما یعنی وامان لێ هاتووە لێکتری بێزار بوو. دوای چەندێک ڕێز نەما، دوای چەندێک ساڵ کە پێکەوە بوون؟ مامۆستاگیان کە مناڵی یەکەممان لەدایک بوو. بەڵێ. ئیتر حتا وای لێ هاتووە دەست بەرزکردنەوەی تایە، یعنی عەزێدانی تایە بە جۆرێک، یعنی بێزار بووم لەو ژیانە. هۆکار چی بوو یعنی کە سەرەتاوای وای لێ هات ئەم پەیوەندیە لەو پەڕی ڕێز و خۆشەویستیەوە بەم شێوازەی لێ هات؟ مامۆستاگیان سەرەتا احتیمامێکی زۆر، بەڵام وردە وردە چوونە دەرەوەی پیاوان. خۆت ئەزانی پیاوان یعنی یەخوا نەگاتەوە حەدەی ئیهمال بێت، یعنی ئیهمال بێت بۆ ژنەکەی. ئیتر وردە وردە ئەچوە دەروانەیە کە ئاچوە دەرەوە درەنگ ئەهاتەوە. ئافرەتیش هەر لە چوارچێوەی دیوارێکە پێویستی بەوەیە کاکە لەگەڵ هاوڕێکانیان چوە دەرەوە، لەگەڵ هاوڕێکانیە شەو تا 12 شەو تا یەکی شەو. ئیتر نەت ئەوت کە ئەمە ژنی هەیە مناڵی هەیە، بە مەسئولیت ناکرد بەرامبەر بە خۆت و بە مناڵەکەشت؟ مامۆستاگیان ئەوەی ئەزانی کە بەس ئەوەیە نان خواردن، مناڵ بەخێوکردن، ژن عایدی ئەوەیە. ئێژنیش پێویستی بۆیە لەگەڵ یا قسە بکرێت، چوونە دەرەوەیە کە بێ لانی کەم کەیتە ماڵەکەوانێ موبایلەکە بۆ بەدەستەوە بێت، یعنی کە پێم ئەو موبایلەکە دانێ قیامەتی هەڵ ئەسان. ئێستا ناوێرم بڵم ئەو موبایلە دابنێ کارێکە کات، یعنی مامۆستاگیان گەیشتەوە حەدەی مناڵەکانیش بێزار بوو، نانە سەرسفرە لەگەڵ مناڵتانەیە؟ دوو مناڵمان. دوو مناڵتانەیە. تەمەند درێژ بن تەمەنی مناڵەکانت؟ زۆر سپاس. یەکێکیان 14 ساڵە، 14 ساڵ، یەکێکی تریشیان 10 ساڵە. 10 ساڵ. بەڵێ. یعنی بە جۆرێکە مناڵەکانیش بێزار بوون لێمان. چەنەها جار مامۆستاگیان من چوومەتەوە ماڵی باوکەم، خزم و کەسی ڕاستپاردووە، بەڵام یعنی ئەو حاڵەتەش ڕوویاوە تۆ بتۆریت و بچیتە ماڵی باوکت؟ چەنەها جار، یعنی وای لاتە خزم و کەس بێزار بوون بە دەستمانەوە. بەڕاستی ناشتوانین جابینەوە مامۆستاگیان، چونکە ئێمە یەکمان خۆشێ، بەڵام ئەوەی نەماوە لە بینمانە ڕێزەکەیە. یعنی ئەمەوێت ئەو حەلە بدۆزمەوانێ مامۆستاگیان. زۆر کەسێ پێم بڵێ ئەڵێت سەحرە، یاڵێ لەوانەیە سەحرتان لێکرابێن، یا بەچاو بوو یان لەوانەیە بەس بەڕەئی من کەسێک کە خۆی باش بێ لە ناخی خۆیە ئەو شتانە تەسیری لێ ناکە. یان زۆر کاتەوەشم بینیوە تەسیری ڕەفیق و برادەر یان خزم و کەس، ئەوە تەسیر یعنی بینیومە لەسەری کە بەناڕاستە خۆی قسێکی لەسەر کراوە تەعلیقێک بوو لیا پێکەنێ، بەس کاتۆتە ماڵەوە چینێکی پێکردوم. چۆن یعنی لەگەڵ هاوڕێکە؟ ئێستا مەسەلەن پێی وتراوە تۆ لە ژنەکەتە ترسی کە هاتوۆتە ماڵەوانێ، ئەڵێ دیارە تەسەڕفاتەکەی تۆ بەنوعێک بووە، بۆیە ئەوان پێڵێ. یعنی تەسەڕفاتەکەی تۆ وا بووە کە ئەو مامۆستاگیان من لە ماڵەوە ئاوای لەگەڵمان جاوەرە بچمە دەرەوانێ بە شێوەیەک قەت ناتوانم وای لەگەڵا بکەم، قەت.